جوانترین و ڕازاوترین سڵاوی ئێمەتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت بەڕێزان لاپەڕی حەوت لە شەوانی هێنی بڵاو دەبێتەوە لە ڕۆژانی 27 و 28 گوڵانی 1393 هەتاوی لەلایەن کۆنگرەی نێتەوەکانی ئێرانی فیدراڵ لە شاری ستۆکۆڵمی پایتەختی سوئێد سمینارێک لە ژێرناوی گۆڕانکاریەکانی ناوچە داهاتووی ئێران بەڕێوە چووە و لە کۆی 5 پانێل بەشداربووان وتار و ڕابۆچوونی خۆیان پێشکەش کرد. بەڕێزان لێرەدا راپۆرتێک لەسەر خۆدی ئەو ڕێکخراوە دەبینین و دێینەوەلاتان. لە ڕێکەوتی 20 فێوریەی 2005 حەوت ڕێکخراوی ئۆپۆزیسیۆنی سەر بە نەتەوە بندەستەکان لە لەندەن کۆبوونەوە و لە ئاکاندا پێکهێنانی ڕێکخراوەیەکی یەکگرتوو بە ناوی کنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵیان ڕاگەیاند و بڕیاریاندا بۆ دەستەبەرکردنی مافە نەتەوایەتەکانی ئەو نەتەوە بندەستانە لەگەڵ یەک هاوکاری بکەن. لە دانیشتنی گشتی مانگی سپتەمبەری 2007 زاینی ئەساسنامە و پێڕەو پرۆگرامی ئەو کنگرەیە سەر لە نوێ پێداچوونەوەی لەسەر کراوە بە شێوەیەکی نوێ و مۆدێڕنتر داڕێژرا. ئەندامانی لێژنەی دامەزرێنەری ئەو کنگرەیە کە لە ڕاستی داواژۆکەرانی بەڵگەی لەندەن بوون بریتین لە بەرەی یەکگرتووی بەلوچستان ئێران، وەزوتنەوەی فیدراڵی دیموکراتی ئازەربایجان، کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حزبی دیموکراتی کوردستانی ئێران، حزبی مەردومی بەلوچستان، حزبی هەمبەستگی دیموکراتیکی ئەهواز، ڕێکخراوەی بەرگری لە مافەنەتەوەیەکانی گەلی تورکمان. دواتر ڕێژەی ئەندامانی ئەو کنگرەیە بۆ 16 ئەندام بەرز کرایەوە کە هەموو نەتەوە بندەستەکان لە خۆ دەگرێت و کوردیش وەکو یەکێک لە دامەزرێنەرانی سەرەکی ئەو ڕێکخراوەیە ڕۆڵێکی تایبەتی هەیە لە ڕاگرتن و گەشە و پەرەپێدانی ئەندامان و بەرنامەکانیدا. ئەو ڕێکخراوەیە تاکوئیستا چەندین سیمینار و کۆبوونەوەی سەبارەت بە پرسە جۆراوجۆرەکان لە پەیوەندی لەگەڵ چارەنووسی ئێران بەگشتی و نەتەوە بندەستەکان بە تایبەتی بەڕێوە گرتووە. دوایین سمینار لە ڕۆژانی 27 و 28 گوڵانی 1393 هەتاوی لە شاری ستۆکهۆڵمی پێتەختی سوئێد لەژێر ناوی گۆڕانکاریەکانی ناوچە داهاتووی ئێران بەڕێوە چوو کە جگە لە ئەندامانی خودی کنگرە چەندین کەسایەتی حزبی و سیاسی لە ئۆپۆزیسیۆنی ئێران و کۆمەڵێک میوان لە نەتەوە جۆراوجۆرەکان بەشداری ئەو سمینارە بوون. لەسەر یەک و لە 2 ڕۆژ 5 پانێل پێشکەش کرا. لە پانێلی یەکەمی ڕۆژی دووهەم بەڕێز عەبدوڵای موحتەری سکرتێری کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران وتارێکی پێشکەش کرد و هەوڵیدا هۆکارەکانی یەکنەگرتنی بەربڵاوی هێزە دیموکراسیخوازەکانی ئێران شی بکاتەوە و بسەلمێنێت کە دڵنیگەرانی لایەنەکانی نەتەوەی سەردەست بێ بنەمایە. بەڕێز عەبدوڵای موحتەری لە بەشێک لە وتارەکەیدا دەڵێت تا ئەو شوێنە کە بە دەرەوەی وڵات پەیوەندی هەبێت لەم ساڵانەی ڕابردوو بە باوەڕی من 2 هۆکاریان باشترە بڵێن 2 ترس و دڵەڕاوکی یان 2 پانیک بوونەتە لەمپەڕێک لە بەردەم یەکگرتنی بەربڵاوی ئۆپۆزیسیۆنی ئێران. هەڵبەت نەک ئەوەی کە تەنیا هۆکار بن، بەڵام ئەو 2 ترس و دڵنیگەرانیە ئەو 2 جۆرە ترسنانەوەیە بە باوەڕی خۆیان لە لەمپەڕەکان بوون. یەکەمیان ترس لە هێرشی سەربازی ئەمریکا بۆ سەر ئێران و ئەوی تریان ترس لە پارچە پارچەبوونی ئێران. هەروەها بەڕێزیان دەڵێت سەرنج بدەن کە ئەگەر بڕیار وابێت ئێران یان هەر وڵاتێکی دیکە پارچە پارچە ببێت لە دەرەنجامی هەڵاواردن و دیکتاتۆریەت ئەبێت نەک لە بەرپەرەسەندن و بەشەی دیموکراسی و سۆگەربوونی مافەکان. جگە لەوەش ئایا بڕیار وایە کە ئێران زیندانی گەلان و نەتەوەکان بێت؟ لە بەشێکی دیکەی وتەکانی سکرتێری کۆمەڵەی شۆڕژگێڕ دەڵێت هەڵبەت دیموکراسی و مافەکانی خەڵک بەبێ سڕینەوەی ئەو ڕژیمە لە گۆڕەپانی سیاسی ئێران ئیمکان و بوونی نییە، بەڵام بە پاشەکشێپێکردن، لاوازکردن، تەریکخستنەوەی لە کۆتاییشدا هەندانی بەرەو لێژایی ڕووخان ئەوە جێبەجێ دەکرێت. ڕاستیش ئەوەیە کە میلی ئەو گۆڕانکاریەش لە ناوخۆی ئێران و لە ڕێگای بزوتنەوە مەدەنی و کۆمەڵایەتیەکاندایە. سەبارەت بە کۆنگرەی نێتەوەکانی ئێرانی فیدراڵ و ئەو سمینارە دەبێت بڵێین بێگومان هەموو نێتەوە بندەستەکانی نیشتەجێ لە جوغرافیای سیاسی ئێران یعنی کەم یەک ئامانزی هاوبەشیان هەیە کە ئەوەش دابینکردن و بەدەستهێنانی مافە نەتەوایەتیەکانیانە. بۆیە لەلایەک بۆ بەڕووڕووبوونەوە لەگەڵ یەک دوژمنی هاوبەش واتە کۆماری ئیسلامی و لەلایەکی دیکەوە بۆ ڕاوەستان لە بەرامبەر بەشی پاوانخوازی ئۆپۆزیسیۆنی نێتەوەی سەردەست پێویست بووە یەک بگرن تا بتوانن وزە و توانای خۆیان لە کۆدەنگێکی حقوقی و حەقیقی ڕێک بخەن و نەهێڵن چی دیکە لایەنەکانی بەرامبەر بە کەڵک وەرگرتن لەو پەرتەوازی جاران دەنگی مافخوازانەی نەتەوە بندەستەکان بخینکێنن. بەتایبەت کە ئەو هاودەنگیە ئەتوانێت لە بواری پرۆپاگەندەش دەرفەتێکی باش بڕەخسێنێت کە بتوانن دەنگی خۆمان بگەینینە گوێی هەرتاکێکی نەتەوەی سەردەست و ئەوانی لەگەڵ خواستی نەتەوەکان بە شێوەیەکی ڕوون و زوڵاڵ ئاشنا ببن.
بەڵام زۆر جار وا دێتە بەرچاو کە ترس لە پارچە پارچەبوونی خاکی ئێران زۆرتر لەوەی کە ڕاستێکی خەیاڵی بێت ئامرازێکە لە دەست هەم حکوومەتی داگیرکەری کۆماری ئیسلامی و هەم بیانوویەکی لای ئۆپۆزیسیۆنی پاوانخوازی شۆڤینیست کە لەو ڕێگایەوە زەخت بخەنە سەر نوێنەرانی نێتەوە بندەستەکان. بەڵام ئەگەر ئەو مەترسێ خیاڵش هەل لای ئەوان بوونی ڕاستەقینەشی هەبێت بێگومان دەبێت بزانین ئەوە دێموکراسی و فیدراڵی نییە کە ئێران پارچە پارچە دەکات، بەڵکو نکۆڵیکردن لە مافی ملیۆنها مرۆڤ و تەپاندنی دەسەڵاتی یەکلایەنەی نەتەوەی سەردەستە کە بەستێن بۆ دوورکەوتنەوەی ڕۆژ لە دوای ڕۆژی خەڵکی دیکە لە ناوەند ئامادە دەکات و ئەگەر ئەو بەڕێزانەی ناو ئۆپۆزیسیۆنی ئێران بە خۆیان نەچنەوە ئەوە هیچ گەرانتیەک نییە لە داهاتوودا بە دروستبوونی سنووری زەینی لە نێوان نەتەوە بندەستەکان و وڵاتێک بناوی ئێران بەستێنی عینی ئەو جیابوونەوەش دروست ببێت. بەڕێزان لێرەدا ئاورێک لەسەر ئێران و گەڵاڵەی عیفاف و حیجاب هەوڵێکی بێئاکام بۆ سەرکوتی ئازادیەکان. گەڵاڵەی عیفاف و حیجاب هەوڵێکی بێئاکام بۆ سەرکوتی ئازادیەکان لە دشکردەوەیەکی ڕاستەوخۆ بەرامبەر بە حەسەنی ڕۆحانی ئەحمەدی خاتەمی بەرنوێژی کاتی تاران ڕۆژی دووشەممە بەوتنی ئەوەی کە ئێمە کەسێک بە ناچاری و زۆرەملی ڕەوانەی بەهەش ناکەین وتی هەندێک کەس دەڵێن مۆڵەت بدەن با خەڵک بە ئارەزووی خۆیان ژیان بکەن بەسەر چاو چی دیکە ئەمری بە مەعروف و نەهین ئەلە مونکەر ناکەین ناوبراو لە درێژەدا دەڵێت هیچ نەکەین و هیچ نەڵێن کە خەڵکی گوناعبار بە پەرۆژ نەبن لەبەر ئەوەی بڕیاروانیە کە کەسێک بە زۆرەملی ڕەوانەی بەهەش بکەین ئەو وتانە لە دەشکردەوە بە وتەکانی ڕوحانی بوو کە وتبووی زۆر لە ژیانی تاکەکان دەستێوەردان دەکەین خۆ ناکرێت بە زۆر خەڵک ڕەوانەی بەهەش بکەین ئەوەش لە کاتێکدایە دیسان دەنگۆی دەستپێکردنەی چڕۆپڕی گەڵاڵەی عیفاف و حیجاب کەوتووە تا ڕۆژەف بەڕێزان راپۆرتێک لەم پەیوەندیدا دەبینین و دێنە وڵاتان گەڵاڵەی پەرەپێدانی عیفاف و حیجاب لە خاکەلێوەی 1382 لەلایەن ئەنجومەنی فەرهەنگی کۆمەڵایەتی ژنانی شورای باڵای شۆڕشی فەرهەنگی و لە سەردەمی محەممەدی خاتەمی پەسەند کرا ئەو گەڵاڵەیە لە سەردەمی ئەحمەدی نژاد ڕاگەیەندرا و کەوتە بواری جێبەجێکردن هەنگاوە سەرەتایەکانی ئەو گەڵاڵەیە زۆرتر لەسەر جلوبەرگی ژنان تەرکیزی کردبوو لە قۆناغەکانی دواتر کۆکردنەوەی معتادان و هەروەها کەسانی ناسراو بە ئەرازل پشکنینی کارگا و ناوەندەکانی فرۆشتنەی جلوبەرگ و ئارایشتگایان سەلمانی پیاوان شوێنەکانی وێنەگرتن و چەندین شوێنی دیکەی لەخۆوە دەگرت ئەو گەڵاڵەیە لەلایەن زۆربەی بەرپرسانی باڵای حکوومەتی ئیسلامی پاڵپشتی لێکرا خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی لە چاوپێکەوتن لەگەڵ دەرچوانی زانکۆی ئینتیزامی لە هێزەکانی ئینتیزامی خوازیاری ئەوە بوو کە بە تەواوی هێزەوە جێبەجێکردنی ئەو گەڵاڵات درێژە پێ بدەن ئەو گەڵاڵەیە بەڕەسمی لە ساڵی 1386 هەتاوی دەستی پێکرد لە هاوینی 1387 و ساڵێک دوای دەستپێکی ئەو گەڵاڵە هێزەکانی ئینتیزامی ڕایگەیاند کە بڕی 103 ملیارد تمەن بۆ ئەو گەڵاڵە و هەمیشەییکردنی تەرخان کراوە لە نیوەی جۆزەردانی 1387 سەردار عەلیڕەزا ئەکبەرشاهی فەرماندەی هێزە ئینتیزامیەکانی پارێزگای تاران ڕایگەیاند 1089 ژن بەهۆی جلوبەرگی ناشیا و 83 کەسیش بە تاوانی بەڕێوەبردنی ڕێوڕەسمی شایی و میوانی دەست بەسەر و 114 کەسیش ڕەوانەی دادگاکراون هەروەها لە هەمان ڕێکەوت ئیدارەی ئرشادی کرمان بەکارهێنانی ڕەنگی سپی زەرد و سووری بۆ ژنان لە ئیدارات قەدەغە کرد فەرماندەی پلیسی فڕۆکەخانەکان ڕایگەیاند لە 5 مانگی یەکەمی 1387 لە چوونە دەرەوەی 128 کەس بەرگریان کردووە لە 6799 کەس بەڵێنی بە نووسراوەیان وەرگرتووە و بە 171,000 کەسیش بەهۆی نەبوونی حیجابی شیاوی ئیسلامی هۆشداریان داوە ساڵی دواتر هێزەکانی پۆلیس دەستیاندایە کۆنتڕۆڵی کڕینی ژنان لە ناوەندەکانی کڕین و ئەوانیان ناچار دەکرد تا جانتاکانیان بۆ پشکنین تەحویلی پۆلیس بدەن بەهۆی نەبوونی پۆلیسی ژنی پێویست لە زۆربەی کاتەکان پۆلیسی پیاوان دەستیان دەدایە پشکنین کۆنتڕۆڵی مۆبایل داخستنی ناوەندەکانی وێنەگرتن و دامەزرانی دادگای کاتی لە شەقامەکاندا هەنگاوەکانی دواتر بوو کە لەلایەن پۆلیسەوە کەوتە بواری جێبەجێکردنەوە زۆربەی دەست بەسەرکراوان لە سوولەیەک لە کەهریزەک ڕادەگیران و زیندانیان مافی هەواخۆریان نەبوو لە دەرەنجامی هەلومەرجی نالەباری ئەو شوێنە 6 کەس لە دەست بەسەرکراوانی ئەو گەڵاڵەیە گیانیان لە دەست ئەدەن هێزەکانی ئاسایشی کۆماری ئیسلامی هەڕەشە لە بنەماڵەکان دەکەن کە ناوی کوژراوان نەدرکێنن و سکاڵا بەرز نەکەنەوە لە نیوەی یەکەمی ساڵی 1392 هەتاویش
گەڵاڵەی دەریا دەستی پێکرد کە ئامانجی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ژنان و پیاوانی بەوتەی بەرپرسانی کۆماری ئیسلامی بەدحیجاب بوو. ڕۆژی حەوتی گوڵانی ئەمساڵیش فەرماندەی ئینتیزامی پارێزگای مازەندەران ڕایگەیاند ئەو گەڵاڵەیە لە جۆزەردانی ئەمساڵەوە دیسان دەست پێ دەکاتەوە. ئەو گەڵاڵەیە جاروبار ڕادەگیرێت و دوای چەند مانگ دەست پێ دەکاتەوە. لە دوایین ڕاگەیاندندا ڕۆژی چوارشەممە دەی گوڵانی 1393 هەتاوی سەردار ئەحمەدی مقەدەم فەرماندەی هێزی ئینتیزامی کۆماری ئیسلامی ڕایگەیاند ئەو گەڵاڵەیە دەبێت بە ڕۆژ بکرێت لەبەر ئەوەی کۆمەلگا کەوتووەتە ڕێگەی گەشەی فەرهەنگیەوە، بەڵام لەگەڵ هەر لایەنێک کە بایەخە ئیسلامیەکان پێشێل بکات و بە وتەی خۆی فەساد لە وڵات پەرە پێ بدات بە توندی بەرەو ڕوودەبنەوە. و بەڵام قسە و تەحلیلمان لێرەدا ئەوەیە ڕاستی ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای دامەزراندنی خۆی و بەپێی بنەما ئایدۆلۆژیکەکانی دەستێوەردان لە ژیانی خەڵکو و تەنانەت کاریگەری لەسەر تایبەتی ترین بەشەکانی ژیانی تاکە کەسی بوو بە یەکێک لە بنەما هەرە سەرەکیەکانی هەڵسوکەوتی بەرامبەر بە شارۆمەندانی تا ئەو جێگایی کاوتەی دایانهەوێ بە زۆرەملەی خەڵک هەناردەی بەهەش بکەن. نەقلی هەموو ماڵانێک بووە، بەڵام ئەوە ژوورنەکە کۆماری ئیسلامی وەکو حکوومەتێکی پاڵانخوازی ئایدۆلۆژیک بۆ لە زیندیرکردنی تاکەکان و پێشگرتن لە هەر جۆرە بیرکردنەوەیەکی جیاواز دەبێت تاکەکان لەژێر کۆنتڕۆڵ و چاودێری تەواوی خۆی ڕابگرێت و زیندانێکی گەورە بە ناوی ئێران بۆیان دروست بکات بە شێوەیەک کە تا ئەو جێگایە بۆی بکرێت مۆڵەت نەدات خەڵک لەگەڵ بیرۆکەی نوێ و شێوەی ژیانی جیاواز لەوێ حکوومەت ناسیار ببینن. هەروەها ڕوونەکە کۆماری ئیسلامی لەم ساڵانەی دوایی هەستی بە مەترسی کردووە کە چی دیکە ناتوانێت بەو ئاسانیە خەڵک ئێزولە بکات و دەزانێت تاکی ئێرانی ئەم سەردەما ئەوەی دوو دەیە پێش ئێستانیە بۆیە تووشی مەترسیەکی ڕاستەقینە بوو و بڕیاری داوە بە تەواوەتی لە بەردەم هەر جۆرە گۆڕانکاریەک لە ئاس پرسە فەرهەنگی و کۆمەڵایەتیەکان بۆستێت و تەنانەت هەزینەی ئەوەش بدات. ئازیزان لە بەرنامەی لاپەڕی حەوتدا لێرەدا دەچینە ئۆکراین و دوایین ڕووداوەکان لە ئۆکراین دێنە بەرباس. سەرۆک وەزیرانی ئۆکراین دەڵێت وتوێژی دوولایانە لەگەڵ رووسیا ئیمکانی نییە. هاوکات لەگەڵ کەمکردنەوەی شەڕ لە فڕۆکەخانەی بۆنێتسک سەرۆک وەزیرانی ئۆکراین دەڵێت بە هیچ شێوە وتوێژی دوولایانە لەگەڵ موسکۆ ئیمکانی نییە. یاتسنیۆک لاوتەگەلێک کە لە تەلەڤیزیۆنی ئۆکراین بڵاوکرایەوە جەختی لەسەرەوە کردەوە کە لە هەلومەرجی ئێستادا وتوێژ لەگەڵ رووسیا بۆ چارەسەری قەیرانی ئۆکراین بەبێ ئامادەبوونی ئامریکا و یەکێتی ئوروپا ئیمکانی نییە لەبەر ئەوەی کە رووسەکان دایان هەوێت فێڵ بکەن. راپۆرتێک لەسەر قەیرانی ئۆکراین و دێنە وڵاتان. دوای 3 مانگ خۆپیشاندان و ناڕەزایەتی ناڕازیانی لە ئەنگری ڕۆژاوە ڕۆژی 22 فێوریەی 2014 ڤیکتۆر یانوکۆڤیچ سەرۆکۆماری پێشووی ئوکراین ڕایگەیاند کە هەڵبژاردننی پێشوادەی قبوڵ کردووە و یاسای هەمیشەیی ئەو وڵاتەشی بۆ سەردەمی پێش 2004 و کەمکردنەوەی دەسەڵاتی سەرۆکۆمار دەگەڕێنێتەوە. ڕۆژی دواتر واتە لە 23 فێوریە دەرکەوت کە سەرۆکۆمار بەرەو شوێنێکی نادیار هەڵاتووە. ڕۆژی 6 مارسی 2014 و دوای ڕوخانی حکوومەتی سەر بە رووسیە پارلەمانی کۆماری خودمختاری کریمە ڕۆژی یەکشەمە 16 مارسی وەکو ڕۆژی ڕفراندۆم لە خەڵک لەمەڕ پێوەستبوون بە کۆماری رووسیا دیاری کرد و لەو ڕۆژەدا زۆرینەی ڕووزمانەکانی کریمە کە زیاتر لە 70% دانیشتوانی ئەوێ پێکدێنن دەنگیان بەجیایی لە ئۆکراین و پێوەستبوون بە رووسیەدا. ڕۆژی پێنجشەمە 20 مارسی 2014 پارلەمانی رووسیا ناسراو بە دووما گرێبەستێکی پەسەند کرد کە بەپێی ئەوە کریمە بەڕەسمی دەبێتە بەشێک لە خاکی ئەو وڵاتە. ڕۆژی دواتر لە 21 مارس ڤلادیمیر پوتین بڕیاری پەسەندکراوی پارلەمانی واژۆ کرد و بەم شێوە ئەو بڕیارە لە ڕوانگەی یاساکانی رووسیا بەڕەسمی ناسرا. ڕۆژی یەکشەمە 13 ئاوریلی 2014 ئەلێکساندر تۆرچینۆڤ سەرۆکۆماری کاتی ئۆکراین فەرمانی هێرشێکی بەربڵاوی لەژێر سەردێڕی خەبات دژی تێرۆریزمی لە ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە دەرکرد کە مەبەست هێزە میلیشیاکانی سەر بە رووسیا بوو. ئەو گروپانە خوازیاری جودابوونەوە لە ئوکراینن. هەمان ڕۆژ وەزارەتی دەرەوەی رووسیا بە توندی ئەو بڕیارەی ئیدانە کرد. ڕۆژی دووشەمە 28 ئاوریلی 2014 باراک ئۆباما سەرۆککۆماری ئەمریکا بۆ پێشگرتن لە دەستێوەردانی ڤلادیمیر پوتین لە قەیرانی ڕۆژهەڵاتی ئوکراین چەندین گەمارۆی نوێی دژی هێندێک لە شارۆمەندانی ڕووس ڕاگەیاند. بەڵام ڕاشکاوانە ڕایگەیاند کە چەندین پلان و کردەوەی بەربڵاوتری دژی ئابووری رووسیا وەکو ڕێزێرڤ ڕاهێشتووە. ڕۆژی یەکشەمە 25 مەی هەڵبژاردنەکانی ئوکراین دەستی پێکرد. نزیک 35 ملیۆن کەس مافی دەنگدانیان بوو. لە ئاکاندا و بەپێی راپۆرتی ئۆکراین
پیترۆ پۆرۆشینکۆ دەوڵەمەندی بەناوبانگی ئوکراینی 56 لە سەدی دەنگەکانی بەدەست هێناو بوو بە سەرۆک کۆمار. لە درێژەی قەیران و شەڕ لە ڕۆژهەڵاتی ئوکراین ڕۆژی دووشەمە 26 مەی هێزی ئاسمانی ئوکراین بۆ کۆنتڕۆڵی فڕۆکەخانەی شاری دۆنێتسک دەستی دای هێرشی ئاسمانی بەربڵاو. هاوکات لەگەڵ ئەو هێرشە شەڕێکی قورس لە نێوان میلیشیاکانی لانگری رووسیا و هێزەکانی رووسیا ڕوویدا. ئۆکراین ڕایگەیاندووە کە بە تەواوەتی کۆنتڕۆڵی ئەو شوێنەی بەدەستەوەیە. ڕۆژی سێشەمە 27 مەی 2014 ئارسنی یاتسنیۆک سەرۆکوەزیرانی کاتی ئۆکراین ڕایگەیاند کە هیچ متمانەیەکیان بە رووسیە نییە تاکو بۆ چارەسەری قەیرانی ئیستا لەگەڵ ئەوان لە شێوەی دوولایەنە و توێژ بکەن دەبێت لە هەر دانوستانێکدا ئامریکا و یەکێتی ئوروپا ئامادە بن لەبەر ئەوەی کە ڕووسەکان بە دوای فێڵ و فریون. باوتەی زۆربەی کارناسان ئۆکراین وەکو سنووری نێوان وڵاتانی ئەندامی ناتۆ و رووسیا و هەروەها دەواازەی چوونە ناو دڵی ئوروپا و هەروەها پارێزەری لە بەرژەوەندەکانی مۆسکۆ تەنانەت لە ناوچەی قەفقاز بۆ رووسەکان خاوەن گرنگێکی تایبەتە. بۆیە مۆسکۆ تەواو هەوڵی خۆی خستەگەر کە نەهێڵێت ئۆکراین بە ئاسانی بکەوێتە داوێنی ڕۆژئاوا و تێچووی ئەو وەرچەرخانەی خەڵکی ئۆکرانی تا ئەو جێگایە بردەسەر کەلانێکەم وڵاتانی دیکەی هاوپەیمانی رووسیا بیر لە گۆڕانێکی لەو شێوە نەکەن. ئەوەش لە کاتێکدایە کە ڕوونە نیمچە دوورگەی کریما بۆ رووسەکانی گرنگی استراتیژیکی هەیە و لە کاتی ئێستادا هەر لە ژێر کۆنتڕۆڵی مسکۆدایە. لەلایەکی دیکەش رووسیا بەدەستێوەردان لە ڕۆژهەڵاتی ئۆکراین و ڕاکێشانی ڕووزمانەکانی ئەو هەرێمە بۆ لای خۆی خەریکە دیوارێکی بەرگری لە دەرەوەی خۆی دروست دەکات تا بەم شێوە ڕۆژئاوا ئاگادار بکاتەوە بە ئاسانی ناتوانێت نزیکی سنوورەکانی ببێت. ئەوەش لە کاتێکدایە ئەگەرچی وا دیارە ڕۆژئاوا لەو گەمە دۆڕاوە بەڵام ڕاستی ئەوەیە کە کریمە و ڕۆژهەڵاتی ئۆکراین لە ڕوانگەی ڕۆژئاوایەکان گرنگێکی تایبەتی نییە. تەنیا پرسی سەرەکی ئەوە بوو ئۆکراین لە ڕێزی هاوپەیمانانی رووسیا دەربێنن کە پێدەچێت لەو خواستە سەرکەوتون. لە درێژەی بەرنامەی لاپەڕی حەوت دەچینە ئەفغانستان دوایین هەواڵەکان لەمەڕ وڵاتی ئەفغانستان. ڕۆژی سێشەمە 6 جۆزەردان سەرۆکۆماری ئەمریکا ڕایگەیاندووە کە لە دەستپێکی ساڵی 2015 ڕێژەی هێزەکانی ئەمریکایی لە ئەفغانستاندا دەبەزێت بۆ 9800 کەس تا کۆتایی ساڵی 2016 زۆرینەی ئەو هێزانە لە وڵاتە دەگەڕێنەوە ئەمریکا و دواتر تەنیا 100 کەس لە ئەفغانستان دەمێنێتەوە. راپۆرتێک دەبیستین و دەگەڕێن وڵاتان. کۆنسولگەری ئەمریکا ڕۆژی چوارشەممە پشتڕاستی کردەوەکە بەرەبەیانی ئەو ڕۆژە دوو شارۆمەندی ئەمریکایی لە هەرات بریندارکراون. بەرپرسانی بەشی ڕاگەاندنی کۆنسولگەری ئەمریکا لە هەرات و تویانە ماشینی ئەو دوو کارمەندەی بەشی یاسایشی کۆنسولگەریەکان لە ڕێگەی فڕۆکەخانەی هەرات کەوتونەتە بەردەسترێژی گروپێکی چەکدار. وەزارەتی ناوخۆی ئەفغانستان باسی دەست بەسەرکردنی سێ ئەندامی تێرۆریستی تاڵبان دەکات. ئەو وەزارەتە لە ماڵپەڕی خۆی ڕایگەیاندووە یەکێک لەو تێرۆریستانە منداڵێکی 16 ساڵەیە کە گروپی تاڵبان بەنیاز بوو لەوان وەکو ئامڕازێک بۆ گەیشتن بە ئامانجە تێرۆریستیەکانی کاڵکی لێوەربگرێت. وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتە هەروەها ڕایگەیاندووەکە ئەو منداڵە لە دامپێنانەکانی خۆی وتوویەتی بە فەرمانی فەرماندەیەکی خۆجەی تاڵبان لە ئەو دیوی سنوورەکانی وڵات و لە خاکی پاکستان خولی ڕاهێنانی تێرۆریستی دیوە و لەم دوایانەدا بۆ جێبەجێکردنی کردەوەی تێرۆر هەناردەی ویلایەتی نەنگەهار کراوە. بەرپرسانی ئەو وەزارەتە خوازیاری ئەوە بوون کە گروپی تاڵبان لە شەڕێکی نیابەتی منداڵان نەکاتە ئامراز. وەزارەتی ناوخۆی ئەفغانستان هەروەها لە راپۆرتێک دەڵێت ئەم حوتویە لە ویلایەتی خوست دوو تێرۆریستیان دەست بەسەر کردووە کە بەنیاز بوون مۆتۆرسیکلەتێکی بۆمچێنراو بە کۆنتڕۆڵ لە ڕێگەی دوورەوە بتەقێنەوە. هەروەها هێزەکانی ئەو وڵاتە ڕۆژی سێشەممەی ئەم حوتویە ڕایانگەاند بوو کە لە ویلایەتی لۆگر دوو تێرۆریستی دیکەیان دەست بەسەر کردووە کە نیازیان چنینی بۆمبی قەراقجا دەبووە. لە هەواڵێکی دیکە بەرپرسانی خۆجەیی ئەرزگان لە باشووری ئەفغانستان دەڵێن گروپی تاڵبان دوو کەسیان سەربڕیوە. عەبدوڵڵا فەرمانداری گیزاب لە ویلایەتی ئەرزگان بە BBC وتوویەتی تەرمی ئەو دوو کەسە لە ناوچەی کچکۆڵ دۆزراونەتەوە. لە هەواڵێکی دیکە حامد کەرزای سەرۆکۆماری ئەفغانستان لە هێندوستان وتوویەتی گروپێکی تێرۆریستی نایاسایی وڵاتی پاکستان بە ناوی لەشکەری تەیبە بەرپرسی هێرش بۆ سەر کۆنسولگەری هێندوستان لە هەراتن. بەپێی هەواڵەکان ڕۆژی هەینی ڕابردوو
دوی جۆزەردان چەند کەسێکی چەکدار هێرشیان کردە سەر کۆنسڵگەری هێند لە هەرات کە هەڵبەت هیچیەک لە کارمەندانی ئەو ناوەندە تووشی کێشە و خەسار نەهاتن. بەڵام لە ئاکامدا 2 پۆلیس بریندار و 3 تەرۆریستەکە کوژراون. لە هەواڵێکی دیکەدا باراک ئۆباما سەرۆکۆماری ئەمریکا ڕۆژی سێشەممەی ئەم حوتووە واتە 27 مانگی مەی ڕایگەیاندووەکە 9800 سەربازی ئەمریکایی دوای تەواوبوونی ئەمەڵیاتی شەڕ لە ئەفغانستان دەمێننەوە. بەپێی ئەو بەرنامەیە کە ئۆباما ڕایگەیاندووە ئەو ڕێژە بە شوێنەیی لە ئەفغانستان دێنە دەر و دوای 2016 تەنیا 1000 سەرباز لەوێ دەمێنێتەوە کە ئەوەش بەمانەی کۆتایی کاری ئەمریکایە لە ئەفغانستان. وەک دوایین هەواڵ و لە مەڕ گروپی تاڵەبان ڕۆژی چوارشەممە حوتی جۆزەردان ئازەم تارق لە فەرماندەگەلی باڵێکی سەرەکی ناو تاڵەبانی پاکستان با بڵاوکردنەوەی ڕاگەاندنێک وتوویەتیکە باڵی تاڵەبان لە ناوچەی وەزیرستانی باشووری پاکستان لە دەرەنجامی ناکۆکی و جیاوازی لە ڕوانگەی نێوانیان لەگەڵ ڕێبەرانی تاڵەبان لەو گروپە جیابوونەتەوە. ئەوەش لە ڕاستیدا لاوازبوونەوەی نفوذی ڕێبەرانی تاڵەبان نیشان دەدات. وتەی کۆتاییمانەوە تەحلیل لەسەر ئەفغانستان هێزەکانی ئەمریکا لە مانگی ئۆکتۆبری ساڵی 2001 واتەی 1 مانگ دوای هێرشە تەرۆریستیەکەی 11 سێپتەمبر هێرشیان کردە سەر وڵاتی ئەفغانستان و حکوومەتی گروپی توندڕەوی تاڵبانیان ڕوخان دوای ئەوە بوو کە تاڵبان پەنای بۆ چیاکان برد و بە سەقامگیر بوون لە وڵاتی پاکستان دەستیاندایە کردەوەی تەرۆریستی. ئەوە 13 ساڵە بەسەر و هێرشە تێدەبڕێت و تاکو ئێستا هەزاران کەس لە شارۆمەندانی مەدەنی و هێزە ئەمنیەکانی ئەفغانستان و تەنانەت نزیک بە 2000 کەس لە سەربازانی ئەمریکایی گیانە دەستداوە و دیارە ئەگەرچی لە کاتی ئێستادا هێزە سەربازەکانی حکوومەتی نوێی ئەفغانستان تا ڕادەیەکی زۆر توانیمانە کۆنتڕۆلی وڵات بگرنە دەست و بەرەنگاری تاڵەبان ببن، بەڵام شەڕ هەر بەردەوامە. ڕاستی ئەوەیە کە بەهۆی تایبەتمەندی هەڵکەوتەی جوغرافیای ئەفغانستان ئەو وڵاتە بووە بە گۆڕەپانی ململانەی چەندین وڵات کە هەڵبەت لەو نێوانەدا ئێران و پاکستان ڕۆڵی سەرەکی دەبینن. زۆربەی کەناسان لەو باوەڕەدان لە ململانی ناوچەیەکانی ئەو هەرێمەدا دراوسیەکان نایەنەبێت سەقامگیری بە مانای تەواوی خۆی لە وڵاتە جێگر ببێت. بۆیە زۆر جار لەلایە پاکستان بەوە تاوانبارە کە بۆ بەرژەوەندەکانی خۆی پەنا بە تاڵبان ئەبات و تەنانەت تاڵبان بەدەستکردی دەستگای زانیاری ئەو وڵاتە وەسف دەکەن و لەلایەکی دیکەش ئێران بەوە تۆمەتبارە کە بەهاندانی گروپە شیعەکان و لە ڕێگاگەلی جۆراوجۆر تەنانەت پەنادان بە سەرکردەکانی قاعیدە ڕۆڵی نەرێنی لە ئەفغانستان دەگێڕن. ئەگەرچی ڕوونە تا هاتووە دەسەڵاتی تاڵبان کەمی کردو بۆ خۆشی تووشی ناکۆکی ناوخۆیی بووە تا ئەو جێگایی کە لە کاتی ئێستادا بۆ جێبەجێکردنی ئامانجە تەرۆریستەکانی پەنا بۆ منداڵان دەبات کە ئەوەش نیشاندەری کێشەی بەربڕاو لەو گروپە دەکات کە ئەوەش دەسەلمێنێت شەڕی دژ ئەو لایەنە تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بووە. بینەرانی خۆشەویستی بەرنامەی لاپەڕی حەوت، بەرنامەی لاپەڕی حەوتان پێشکەشکرا، هیوادارم کە جێگای ڕەزامەندتان ببێت تا بەرنامەیەکی دیکە کات خۆش.